کۆمەڵی خوێندکاری داخلیتیا خوێندکاری کەمپی تازە و کەمپی کۆنیشیتە. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی سلێمانی ئەمڕۆ گرتبوونەوەیەکمان ئەنجام داوە لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی کە بەو بڕیارەی کە زانکۆی سلێمانی و سەرۆکاتی زانکۆی سلێمانی داوێتی بۆ ئەوەی کە خوێندنی ئەم ساڵ بە ئاوێتەوە بە ئۆنلاین بێت ئێمە دژی ئەوە وەستاوین ئەمڕۆ گرتبوونەوەیەکمان ئەنجام داوە کە دژی ئەو خوێندنە بوەستین بۆ ئەوەی بگەڕێنەوە ناو کەمپەس و خوێندنی ناو کەمپەس دووبارە دەست پێ بکاتەوە.